سەبارەت بە پێدانی ڤیزا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم بڕیارە لەلایەن سەرکونسولگەری ئێران لە پارێزگای هەولێر و هەروەها لەگەڵ پارێزگاری ورمێ ئەم بڕیارە دەرچووە کە پێدانی ڤیزا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕابگری ئەمەش بە هۆکاری ئەوەی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا گرژی و ئالۆزی لە نێوان خاوەن پاسەکان و هەروەها خاوەن تەکسیەکانی سنووری نێودەوڵەتی حاجی عومەران و تەمەرچین هاتە ڕوودان بە ئومێدی ئەوەین ئەم کێشەیە بێتە چارەسەرکردن و ئێمەش وەکو گەشتوگوزار لەسەر خەتین لەگەڵ هەموو لایەک بە ئەوەی ئەم کێشەیە بێتە چارەسەرکردن نابێت چیتر گەشتیار سانسۆری لەسەر دابرێت بە پاس هاتوچۆی دەکات یاخود بە تەکسی ئەمە لە هەموو دنیادا ئازادە گەشتیار بە چ هۆکارێکی گواستنەوە هاتوچۆ دەکاتن و بە ئومێدی ئەوەی پێداچوونەوە لەلایەن سەرکونسولگەری ئێرانیش بکێتن بە پێدانی ڤیزا بۆ ئەوەی هەم هاوڵاتی هەرێمی کوردستان بە ئاسوودەیی بەرە وڵاتی ئێران گەشت بکە هەمیش هاوڵاتی گەشتیاری ئێرانی بێتەوە ناو هەرێمی کوردستان وەکو جاران هیچ کێشیان نەبێت.